لە پێناو خۆپاراستن و تەشەنە نەکردنی ڤایرۆسی کۆرۆنا، زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی و سەندیکای کارمەندانی تەندروستی خولێکی زانستی خۆپارێزیان بۆ کارمەندانی تاقیگەکانی پشکنینی سلێمانی ڕێخست تا بە وریایەوە مامەڵە لەگەڵ لەناوبردنی ڤایرۆسی کۆرۆنا بکەن. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و سەندیکای کارمەندانی تەندروستی لە سلێمانی هەستاوە بە ئەنجامدانی وەرکشۆپێکی زانستی بۆ کارمەندە تاقیگەکانی سەر بە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بۆ ئەوەی کە لەم وەرکشۆپە زانستیدا کە بە قیادەی کادیرانی ئێمە لە کۆلێژ تەکنیکی تەندروستی ئەنجام دەدرێ، کادیرەکانی تاقیکانی وەزارەتی تەندروستی ڕادەهێنین بۆ ئەوەی کە چۆن ڤایرۆسی کۆرۆنا لە تەشخیص دەکرێت بە ڕێگە تەکنیکە پێشکەوتوانەی کە هەیە ئێستا لە عالەمدا کە پێی دەوترێت ڕێژەی مۆلیکولەر تەکنیک و لە سەرەتای چۆن سامپڵ وەردەگیرێت، چۆن بۆ نمونە لە سەرەتای وەرگرتنی سامپڵ لەو نەخۆشانەی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا تا دەگاتە ئەوەی کە RNA ڤایرۆسەکە تەشخیص بکرێت. حکوومەت هێرەمی کوردستان پشوویەکی درێژی ڕاگەیاندووە. ئەم پشووە درێژە بۆ ئەوە ڕاگەیاندراوە کە بەڕاستی خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا تا بۆمانەکرێت لە ماڵەکانی خۆماندا بمێنینەوە، تا بۆمانەکرێت تێکەڵاوی قەرەباڵغی نەبین. تەندروستکاران و پزیشکان هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هێز و توانای خۆیان خستۆتە گەڕ بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ڤایرۆسە و لە ئێستاشدا داوا لە هاوڵاتیان دەکەن کە لە کاتی پشووەکاندا لە ماڵەکانیان بمێننەوە بۆ ئەوەی زیاتر پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆنا. پەتای کۆرۆنا ئەرکی سەرشانی هەموو تاکێکە هەموو پیشەکانە ڕوبەڕووی بینەوە و لە پێشیشەوە پزیشکان و کارمەندانی تەندروستی و لە هەمان کاتشا ئێستا ڕێکخراوی جیهانی تەندروستی لە نەخۆشخانەی شەیدا سۆخوری ڕاهێنان بۆ 210 پزیشک و کارمەند دەکاتەوە ئەوانەی کە ڕاستەخۆ بەرکەوتنیان هەیە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا. و من هەر لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتانەوە داوا لە هاوڵاتیانەکەم ئەم دوو هەفتەی زۆر هەستیارە وەکوی کە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بڵاوی کردەوە، داوا لە هاوڵاتیانەکەین لە شوێنەکانی خۆیان بمێننەوە، لە ماڵی خۆیان بمێننەوە، نەچنە قەرەباڵغیەوە، پابند بن بە ڕێنمایەکانی تەندروستیەوە، چکەمە دوو هەفتەی زۆر هەستیارە. ئەگەر هاوڵاتیان پابند نەبن بە ڕێنمایەکانەوە ئەوە تەندروستی ناتوانێت ڕوبەڕووی ئەم بارودۆخە و ڕوبەڕووی بڵاوبوونەوەی ئەم پەتایە بێتەوە. ڤایرۆسی کۆرۆنا هەموو جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە و هەرێمی کوردستانیش بەدەر نەبووە لەم ڤایرۆسە و لە ئێستادا هەموو هەوڵەکانیش بەردەوامن بۆ زیاتر تەشەنە نەکردن و چارەسەرکردنی ئەم نەخۆشیە. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.